روشا دارایی و آبوری ترکیه مزیدتر گوتو بیش بکن به میوانداری شارازه دارایی و آبوری دکتر مصطفى ملح حسن. تو بخیر هاتی دکتر. سپاس با آماده بونا و فیچ ددمه که ده به ارینی ل پیش روجا ترکیه دنرجع علی قرضان و که اولاد دروشک از زحمت دارایی را در باز به گرام بون هر دزیده بونه دیا. هون دوید میده بریاره که وها آن پیشبینی و چاور بونه که و حال سر آبوریا ترکیه دبو پیش روزش داجی چاوا هل دسنگیره. بله دوباره سپاس نکم. لشونه کی باشه و پرسیارت کرد که گوته ترکیه لدوخی کی خراب داره و هلاوسانیش بردام دبید. بله. بالام اوی ایم دیبینین رنگا وینی کی زیاوستر بیل بر اوی لبازار کان هستی پیدا کریو اوی ایم لپشتی پرو دیبین زیاوزد. لمانگی نوی 2023 ترکیه پلانه کی راگیان خوی ل دو مانگ بر لمانگینو دست با پلان کرابو با پروگرام کرابو پروگرامی ساکسازی لسیستمی دارای ترکیه ده پروگرام که سه آمانزی سرکی لخوده بینه یکمیان دیگر کدین نرخکان واتا کنترل کدین هلاوسان خاله کی دیکا کار کردن بو رخصنوی دیسیپلینی دارای واتا رخصنوی دهات گشتکان و خرج گشتکانی حکومت خالی سیمیان کار کردن بو اوی بتوانن بالانسی میزانیه بابلین ترازوی پیدا نکن درست بکن واتا او شتانی که ترکیه هاوردی دکات و اوی هنردی دکات یک ساینک درست بکری امش با پالپشتی و برهنران دو آمانزی دیکی ترکیه هیا که دکری بلین یکی گول غلطه یاخود لحاله هر جور کن که ولی میجوی آبوری ترکیه دارویده اویش پشت بستنی ترکیه بو یاخود حال بجادنی ترکیه بو با پروژه کامه اوی که حکومتی ترکیه راگیان بو اوی حولاتیان و برهنران پارکانیان بالیره ترکیه حال بگرین لبری اوی با دلار و بدراو بیانه کن لبرانبریش ده خرابیام کاتو امان زکی دیکا اوی که ترکیه کار دکه بو اوی بتوانه آستی رزروی خوی با دلار و پاره بیانی برس کاتو باش ما رکتام دمی باشه دلیل لا مانگی بابلین پندی سالی رابردوا دوای اوی که ام حکومت نوید تشکیل کرده و دوای حلبجار نکن تا وکویستا رزروی ترکیه لبازار نيودولتي كان لصندوق نيودولتي 33 مليار دلار زيادة كردوا. اگر بيتو او باريش اضافه بكينا سر او رزروا كحكومتي تركيا لماوي او تنمانجي دستي بي كردوا بابلين باغوران كاريا كان نزيكي 30 مليار دلار جلوي ودي واتا بماوي كمتر ليك سال تركيا تواني وتي زياتر ل 6 مليار دلار رزرف خوي برس بكاتو. باشا دكتور وتت امانه لا بيش بردك رودا دا وتشي داكري وتشي ناكري تنسر او اساسي فيتش او قسانه كردوا خلق لنا وبازار دا اي اشكرا داويد بزانيتن اما بو او تشي جرينجا تشكاريغاليكي لسر بازاركاي وغيرفانكاي تشادكا بو او بتوانين زياتر بابلين بو بينيراني روب كينوا وتاريكي برز شمشيك بو وزير دارایی خزينه كغوتي هل سرتاي راگەیاندنی ئەم پرۆگرامە خەڵک بەی شێوەیەک با بڵێن چاوەڕوانی دابەزینی هەڵاوسان نەکە لەم ساڵدا ئامانجەکەی تورکیا چێ لە ئێستادا با بڵێن ئامانجی ئەوەیە تەنها خێرای هەڵاوسان کۆنترۆل بکە واتە من کە لە تورکیا دەژیام لە ساڵی 2021 خانوویەکم هەبوو بە 800 لیرە بەکرێ تێدا بم هەمان ئەم خانوو ئێستا من ناتوانم بە 14000 لیرەش بەکرێ تێدا بژیم واتە لە ماوەی نزیکەی ساڵ و نیوێک لە سەتاچەند هەڵاوسان ئەو هەڵاوسانی کەەوە هەستی پێ دەکرێت بەڕێز شیمشێک لە هەفتەی ڕابردوو لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ئاماژی بەوەدا کە ئێمە بڵێ کارمان کردووە بەڵام ڕەنگە خەڵک هەستی پێ نەکە ئەوەی کە هەست پێ دەکرێت ئەم دامەزراوە نێو دەوڵەتیانە نەکەوا دەکەن با بڵێن ئاستی ڕیتینگی یاخود ڕێزبوونی تورکیا بەرز بکەنەوە ئەم بەرزکردنەوەیش ئێمە هەستی پێ دەکەین بەڵام دوای ساڵی 2024 خەڵک ئاستی پێ دەکات هەست پێ دەکەن دەبینن کە خاو بووە ڕێژەی بەرزبوونەوەی هەڵاوسان ڕێژەی بەرزبوونی هەڵاوسان لە ئێستادا دەتوانم بڵێم خاو بۆتەوە دانابەزێ هەڵاوسان بە ساڵی 2024 دانابەزێ ئێمە لە پرۆگرامی پێشتر ئاماژەمان پێدا کە لیرەی تورکی بەردەوام دەبێت لە دابەزین تاوەکو ئاستەکانی 3700 بۆ 3950 بەردەوام دەبێت هەڵاوسان بەرز دەبێتەوە هەڵاوسان بەڵام ئەو بەرز بۆ دەوێنی بەراورد بە 2 ساڵ پێش ئێستاکەوە ڕووی دەداواتە بەیانی دەڕۆشتە مارکێت 8 لیرە بوو بەرهەمێک نرخی بەرهەمێک دوای نێوەڕە دەڕۆژ دەبووە 9 لیرە دەبووە 10 لیرە واتە لە بەرچاوی و کارمەندی مارکێتەکە نرخەکانی دەگۆڕی کەواتە چاڕوانی گرانبوونی زیاتر بین لە تورکیا و باکووری کوردستان لە ساڵی 2024 دەتوانین بڵین باش ئەو بوو 2024 کەواتە پلان هەیە لە 2025 بەروڤژی کار بکرێتن یان تەنها کار لەسەر ئەوە نەبێ ڕێژەی هەڵاوسان بەرزبوونەوەکەی خاو بێتن کار لەسەر ئەوە دەکرێت کە دابازانرێت ئەگەر ئەوە بکرێتن دەکرێت دوای ئەو ماوە درێژە کە تەنها کار لەسەر خاوکردنەوەی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان بێ بتوانین نرخەکان دابازێنین
پرۆسەی کۆنتترۆلکردنی هەڵاوسان لە تورکیا سێ قۆناغە قۆناغی ئێستا هەتاوەکو ناوڕاستی 2024 تەنها با بڵین ڕێگریکردنە لە هەڵاوسانی خێرا ئەم هەڵاوسانە خێرا هەیە کۆنتترۆل بکرێت هەنگاوی دووەم دابەزاندنی هەڵاوسانە بۆ ژمارەی یەکخانەی واتە 67 و ئەوانە ئیدی دەڵێ نایهێڵین کەواتە بۆ ژێردا هەنگاوی سێم نزیکی دەکاتەوە بۆ ئاستەکانی یەک هەتا سێ توێژینەوەی کراوە ساڵی پار بۆ 57 وڵاتی جیهان 100 سیناریۆی هەڵاوسان وەرگیراوە لەم 100 سیناریۆ هەڵاوسانەدا دەڵێ هەر وڵاتێک کە بیەوێ بە فعلی کۆنتترۆلی هەڵاوسان بکە و ئەوەی تێدا سەرکەوتبووینە لەو 100 پرۆگرامەدا پێویستی بەلایەنیکەم بە 3.4 ساڵ هەیە واتە 3 ساڵ و نیم ئەوەی تورکیاش بە هەمان شێوە پلانەکەی 3 ساڵیە واتە ساڵی یەکەم تەنها کۆنتترۆلکردنی خێرایەکێتی ساڵی دووەم دابەزاندن ساڵی سێم خۆشگوزەران ساڵی یەکەم لە ڕەوشێکی زەحمەتدایە و ساڵێکی هەستیاریش هەڵبژاردن نێزیکن لە کوتای ئەم مانگەدا دەکرێت نەکەوتە ژێر کاریگەری هەڵبژاردن و پرۆسەکە دوور و درێژە خۆت ئەزانین لەوانەیە ئەنجامێک بێتە ئاراوە دووبارەبوونیشی بەدواوە دەبێت بەدڵنیاییەوە ئێستا تورکیا ئەوەی کاری بۆ دەکات زیاتر کۆنتترۆلکردنی ناوخۆی وەکو باساکەت هەڵبژارنەکانیشمان هەیە بەڵام بیریشمان نەچێت جیۆپۆلیتیکی تورکیا و لە ئەگەری تێکچوونی با بڵێن ئەم سیناریوانی کاو ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی هەنا ئێمە سیناریۆی ئۆکرانیا و رووسیامان هەیە کە دوور و نزیک پەیوەندیدارە بە تورکیاوە لەو لاشەوە سیناریۆی جەنگی غەزە و ئیسرائیلمان هەیە ئەویش بە هەمان شێوە تورکیا خۆی وەکو کارکتێرێکی سەرەکی بۆ پاڵپشتیکردن لە دۆزی غەزە دەردەبڕێت کەواتە ئەگەر بێت و سیناریۆکان جێگیر بمێنێتەوە بەو شێوازە بێت یاخود باشتر ببن ئەوە بەڵێ پێمان وایە لە 3 ساڵی داهاتوودا یاخود بەلایەنیکەن و 2 ساڵی نوداتوودا گۆڕانکاریەکان لە تورکیا بە شێوەیەکی فعلی و کاریگەر هەستی پێ دەکرێت دکتۆر مستەفا مەلا حەسەن گەلێک سپاس فرێدارەوە سپاس بە ئامادەبوونەوە